بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوو پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان داوا دەکەن تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆک لە هەرێمی کوردستان ڕابژیرێت. لە نووسراوێکدا کاراستەی داواکاری گشتیان کردو دوو پەرلەم ئەرێک لە ڕووپاگ ئەحمەد و بەدری ئیسماعیل ئەندامانی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ئەو داوایان بەرز کردوەوە. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەرەوە دەکەین بۆچی ئەو دوو پەرلەمانتارە داوایان کردووە تیکتۆک لە هەرێمی کوردستان دابخرێت و ئایا لە هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ تیکتۆک دەکرێت و زیانەکانی لەسەر خێزان و لەسەر کۆمەڵگەش چین یاخود بە شێوەیەکی دروست دەکرێت چۆن تیکتۆک بەکاربهێنرێت. لەگەڵ ێک لە بەرەزان دکتۆر زان ئەحمەد قەساب پسپۆڕی دەرونی لە ستۆدیۆ هەروەها لە هەولێرەوە ڕووپاگ ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان سەرلەسەر پرسە دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک دکتۆر بەخێرمێک لە بەرزستانەوە دەست پێ بکەین باز لە مامەڵە بکەین لەگەڵ تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆک بە شێوەیەکی گشتی ئایا زۆرینەی خەڵک لە هەرێمی کوردستانە مامەڵەیەکی خراپ لەگەڵ بەکارهێنانی ئەو تۆڕە کۆمەڵایەتی دەکات؟ دەستخۆش کار حەکیم سوپاس دەکەین. خۆی بەگشتی بەعام بەکارهێنانی سۆشیاڵ میدیا تەنها تیکتۆک لە ناو هەرێمی کوردستانە تەواو ڕێژەکە زۆرە تایبەتی ئەو ڕێژەی کە هەرزەکارە واتە خوار تەمەنی 18 ساڵە ڕێژەی بەکاربرانی ئەم تۆڕانە زۆرە. لە هەندێک لە داتایە لەسەرو مەسەلەنێکی قسنا پێم وابێ هەڵم نەکرد لەسەر 2 ملیۆن و 600 یوزەری هەیە لە خوار 18 ساڵ کە زۆرە بە دڵنیاییەوە لەوانەیە تیکتۆک زیاتر بێ بۆی تەرفیهی زیاترە. طبعا هەموو ئەمانە لایەنی ئیجابیات و سلبیاتیان هەیە واضحە، بەڵام جاری وا هەیە بە بۆنەی هەڵە بەکارهێنان لایەنە سلبیاتەکەی لایەن نەرێنەکەی زیاترە و کارەکاتە سەر ئەو کەسی کە بەکاربەرە بە تایبەتی هەرزەکار. لەبەرەوەی کاک حەشیم هەرزەکار بە 3 مەرحەلەی سەرەکیات تێپەڕێت لە 30 ساڵەوە ئەگەر وەری بگرین هەتاوەکو تەمەنی 18 و 19 ساڵ بە 3 قۆناغاڕوە تقریبا توانین بڵێن 13 و 14 ساڵ قۆناغی یەکەمە، 15 ساڵ و 16 ساڵ قۆناغی دووەمی پێگەشتنی دەرونیە، 16 دوای ئەوە 18 19 قۆناغی سێمی دەرونیە. جا قسەکەی من لە قۆناغی 15 و 16 ساڵی پێگەشتنی دەرونیە بەتایبەتی پێگەشتنی توانە عەقلەکانیەتی. لەم تەمەنەیە هەرزەکار 5 پرسیاری سەرەکی هەیە بە دوای خۆناسینی خۆی ئاگەڕێ. یەکێک لە پرسیارەکانی بە دوای خۆناسینی خۆی ئاگەڕێ. ئەگەر بێت و ئەم خۆناسینەی ئێمە بە پرۆگرامێکی ڕێکوپێک لە خوێندنگە و لە ماڵەوە و لە میدیاکانەوە ئاراستەی نەکەین ئەوە بەدیلەکەی لە سۆشیال میدیایەکە وەرەگرێت کەەوە بەدیلە لە سۆشیال میدیا وەرەگرێت شەرت نییە هەمووی ئەرێنی بێ. خۆ دەزانین سۆشیال میدیاکان بەداخەوە ئەتوانین بڵین بەشێکی زۆری لەوە ئەچێ لە نەرێنەکەی تیابێ. کۆمەڵێک کەس بوو بێتن بە مۆدێڵنی کۆمەڵێک کەس بوون بەوەی کە خەڵک سەریانەکاوەتر بەناوی پێکەنین و سوعبەت و قسەی خۆش و وەڵا ئەمانەی هەیە. ئەمە کارە کاتە سەر گەشەی عەقلی ئەو هەرزەکارە. بۆیە هەرزەکارێکی دەروون دروست لەوانەیە دروست نەبێت لە داهاتوە کەواتە لەسەر هەرزەکاری بە تایبەتی لە مەرحەلەی قۆناغی دووەمی تەمەنیە کە 15 و 16 ساڵە پێگەشتێکی گەورە لە دەماخا هەیە گۆڕانکاریی گەورە لە دەماخی ئەو هەرزەکاریە ڕۆدا هەمومان بۆ تەمەنای ڕۆشتین و پێم وتی کۆمەڵێک پرسیاری گەورەی هەیە. یەک لە پرسیارەکانی خۆناسینیەتی من چییە، مشیشکە لە پرسیارەکانی ئەوەیە من بۆ هەم من ئیشم چییە، من ئەبێ چی بکەم. لە ئەمان کاتە پرسیاری هەیە لەسەر گەشەی جنسی خۆی لەسەر گەشەی عەقلی خۆی. اینجا گومانی لە هەندێک شت هەیە، گومانی لە بوونی خۆی هەیە، گومانی لە بوونی خوا هەیە، گومانی ئەم گومانانە لەوانەیە تووشی بێ لە هەموو لە بەتایبەتی لە قۆناغی دووەمی هەرزەکاریە. کاتێک کە ئەم فەراغی بۆ پڕەکەی دەوانێ بە سۆشیال میدیایە کە زۆربەی نەرێنیە ئەوە ئەو هەڵە و لادانانە زیاترە بێ. بۆیە سەرەکەی لەم تەمەنایە لادانمان زۆر دروستە بێ. بەشێکی ئەگەڕێتەوە بۆ بەکارهێنانی سۆشیال میدیاکان بە شێوازێکی نادروست. ژیناخۆگەر بڵێ هەموو سۆشیال میدیایەک زەرەری هەیە بە تەنها نەخێر قانجازیشیان هەیە زەریشیان هەیە. بەس قسەکە لێرە لەوەیە ئایا ئێمە ئامادەی بە شێوازێکی دروست بەکاری بێنین ئەمە قسەکەیە. لە پێش بەرنامەکەشم تۆ قسەیەکمان کردیانی لەبەرەوەی ئەنی هەرێمی کوردستان چکە سەر بە عێراقە تا 2023 لەژە حسارێکی گەورەیە بووین تەکنۆلۆژیا نەگەیشت بۆ ئەم ناوە هەتا مۆبایل کە لە نەوەکان لە ئەوروپا بەکارهێنرا لێرە نەبووە وایە. لە دوای 2023 کە کرانەوەیەکی سەریع ڕوویە ئێمە لەژێر حسارە نەماین و سەدام ڕووخا وەکرانەوەی سۆشیال میدیاش لە 2006 و 7 و ئەوانە وردۆردە فەیسبوک و ئەوانە هاتنە ناو کایەکەوە نەدایک و باوکەکە ئامادە بوون بۆ ئەوەی خۆیان لەم سۆشیال میدیا تێبگەن پێگەی و نە هەرزەکارەکەش فێر کراوە کە ئەم شتە چۆن بەکاربێنرێ بە دڵنیایی و گەنجەکەش فێر نەکراوە. بۆیە کاریگەریەکی زۆر لەسەر ئاوازی کەسەکە و لەسەر دەرونی کەسەکە بەجێهێڵێ چ بە سلبی بێ باش بێجای. بەس دکتۆر تۆ ئەوەی تحدیدت کرد لە 13 بۆ 19 ساڵی هەرزەکار بەس لە خوار 30 ساڵی شەوێ بەکاری دێنێ ئەو هەر کارەسات بارترە ئەوەی ئایا هەرزەکارە بێ بەکاری بێنێ ئەگەر ئەبێ بەکاری بێنێ دروستی و جواب بمەوە وەڵامەکەی نەخێرە ناوی بەکاری بێ ستۆڕێک 18 ساڵەوە لە خوار 18 ساڵەوە پێویست ناکە هیچ هەرزەکارێک
ئەکاونتی خۆی هەبێ نە لە تیکتۆک نە لە فەیسبوک نە لە ئینستاگرام نە لە سناپ مۆبایلیشی نەوێ سیم کارت پێویست ناکە مۆبایلی هەبێت سیم کارەکە بەس تەلەفۆنێکی پێ بکە ئۆکەی لە بەرەوەی لە ئامادەیە بەس تەلەفۆنێکی پێکە مۆبایل خۆی سەدایک و باو گەڵێن ئەم دکتۆرە زۆر میسالی قساکە یەکسەر یەکەم وەڵامیان ئەمێ منیش یەکەم وەڵام بۆوان ئەڵێم زۆربەی دایک و باوک تااقەتی پەروەردەکردنی نییە بە خێویەکە کاسبی بۆکە پارەی بۆ پێیاکە جلی جوانی بۆ کرێ ئەی باتە دەرەوە کەشخەیی بۆ ئەکا لوتی بۆ تەجمیلەکە هەموومانەی بۆکە بەس باوەشی کەمی پیاکە لی تێ ناگا هەڵەیەکەکە لە بەرچاوی خەڵکی شکێنێتەوە حسابی بۆ ناکە دانیشە مناڵی دوێنی لایەنە پەروەردەکەی واز لێناوە طبعاً مناڵەکە کە بینێ کە خۆی ئەم سەقەتیانە هەیە ببوونی سۆشال میدیا کە ئەمەژە بینێ لە دایک و باوکە لەبەرەوە پەناباتە بەر ئاسانترین و سەریعترین شت کە بریتە لە سۆشال میدیا اینجا ئەی باشە دوو تۆ جارگەر مۆبایلی نەبێت چی بکە ئەی براجان هەر شت زۆرە بیکە ئەکرێ مۆبایلی بینە دەست جارجارە قەیچێکە جارجارە گەیمێکە یاریەکی دیاریکراوە هەیە ئەزانین سوودی هەیە هەندێک یاری هەیە بۆ دەماغ باشە بتە برین گەیمز قەیچەکە بابی کات نوێ ساعاتە ساعاتێکە مشکلەمان نییە بەڵام من قسەم لەسەر هەبوونی ئەکاونتە تۆریان وڵا لە سناپەکە بەزینەکە ڕسمی خۆی ئەگرێ بۆ خۆی ئاخر بۆ چێتی ڕسمی خۆی بۆ چیانی من ڕۆژانە ئێمە و پزیشکانی دەرونی تر هەتا توژرانی کۆمەڵاتی ڕۆژ نییە من کێشە نەیە بۆ لام کە ئابەکەی بە بۆنەی ئەوە بووە تهدید کراوە لە سۆشیال میدیاوە ڕسمەکەی چۆتە لای کوڕێک بەعکسەوە وازهای کچێک چۆتە لای کوڕێک کوڕێک چۆتە لای کچێک ئیتر خۆشەویستی ڕوو یاجاری وایە خۆشەویستەکە چوو بۆ ڕێگایەکی بە هەڵە بەکاریان هێناوە بەسمانەوەنی هەموو خۆشەویستی خراپ کەواتە لێکەوتەکانی گرفتمان بۆ دروستەکە لەبەر ئەوەی نازانێ بەکاری بێنێ وازە هەموو عادشم کردین دایک و باوکەش جاری وایە نازانێ بەکاری بێنێ فلەبەرەوە نایە بە مناڵەکەی بڵێ لەبەرەوە سێرەکەی لە ماڵەکانە کۆنتاکت و قسەکردن کەمە بەڵێ سوپاس دەکەم دێ وڵات دکتۆریان ڕووپان خان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت بە دیاریکراوی بەڕێز و لەگەڵ بەدیریەخان داوەتان کردبوو بۆ داواکاری گشتی کە تۆری کۆمەڵاتی تیکتۆک ڕابگیرێ ئەمە لەبەر چییە هۆکاری هەرە سەرەکی ئەم داواکاریەوە بۆچی دەگەڕێتەوە بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا زۆر سوپاس کاک حەکیم زۆر سوپاس بۆ ئێوە ستافی کەناڵی پێیان و سڵاو ڕێزم بۆ میوانە بە ڕێزەکەتان دکتۆر زانە دەست خۆش بێ بۆ ئەو بابەتە وەڵا خۆی ڕاستی هۆکاری سەرەکی بۆ سکاڵای زۆری هاوڵاتیان کە بۆ ئێمە دەهات لەسەر تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆک کە دایک و باوکی زۆر یاخۆت کەسانی خوێندەوار و ئەو ڕووداوانەی کە لە کۆمەڵگا ڕۆژانە ڕوودەدەن سکاڵای زۆر بۆ ئێمە دەهات وەکو پەرلەمانتار وەکو نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان کە ئەتمان نوێنەرایەتی کردنە لە هەموو ڕوێکەوە بۆیە بەرمەبنای ئەو سکاڵایانە ئێمە بەڕێکاری پەرلەمانی سکاڵایەکانمان بە نووسراوێکی خۆمان گەیاندا سەرۆکی داواکاری گشتی و داوای سنووردارکردن یاخود ڕاگررتنی ئەو بەرنمەیەمان لە هەرێمی کوردستان کرد واتە ئەگەر لایەنی پەیوەندیدار هەم داواکاری گشتی لەگەڵ وەزارەتی گواستنەوە گەیاندن وەزارەتی ڕۆشنبیری وەرزش و لاوان ڕێگەچارەیەکیان بۆ سنووردارکردنی ئەم بەرنمەیە دۆزیەوە ئەوە باشە ئەگەر ڕێگەچارە نەدۆزرایەوە و نەتواندرا سنووردار بکرێت ئێمە داوای داخستنیمان کرد خۆشبەختانە دوێنێ داواکاری گشتی نووسراوی پێکرد بۆ وەزارەتی گواستنەوە گەیاندن چونکە دیارە هەر ئێمە نین کە سکاڵای هاوڵاتیانمان بۆ دێت داواکاری گشتیش سکاڵای هاوڵاتیانی بۆ چووە لەسەر بەرنامەی تیکتۆک و هەروەها ئەو دەرهاویشتانەی کە ڕۆژانە ڕوبەڕووی خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەت گەنجان و لاوانمان وە خانەوادەکانمان دەبێتەوە لە ئەنجامی خراپ بەکارهێنانی ئەم بەرنمەیە و ئێمە قسەمان لەگەڵ سەرۆکی داواکاری گشتی کرد ئاماژەی بەوە کرد کە ئەوانیش سکاڵای زۆریان لەسەر تیکتۆک و هەروەها خراپ بەکارهێنانی بۆ دێت و بۆتە هۆی تێکدانی شیرازەی خێزان و هەروەها سیستەمی خێزانی لە هەرێمی کوردستان خەریکە بەهۆی بەرنمەکانی تریش ینی خراپ بەکارهێنانی بەرنمەکانی تریش خەریکە تێک دەچێت و پەروەردەی منداڵەکان لە دەست دایک و باوکەکان نامێنێ سۆشیال میدیایەک منداڵەکانیان پەروەردە دەکا کە خۆیان نازانن ئەرک و بەرپەرسیارەتیان چییە منداڵی خواردمان 12 ساڵ بەکاری دەهێنێ بۆیە ئێمە سکاڵایەکەمان کرد و بەردەوام دەبین لەسەری هەتاوەکو بە ئەنجامێک دەگەین بەڵێ باش ئەو جۆری ئەو سکاڵانەی کە بۆ ئێوە هاتە بوو چی بوو کەوای کرد کە ئێوە
ئەم ڕێکارە بەگرنە بەر کە نووسراوتە ناوەرە سێ داواکاری گشتی کردو دوای داواکاری گشتی بەرزی کردوتەوە بە وەزارەتی گواستنەوە و گەیاندن. خۆی یەکێک لە کێشەکانی خراپ بەکارهێنانی بەرنامەی تیکتۆک ئەوەیە چکە خەڵکێکی زۆر پێمان دەڵێ ئەی بۆچی داوای داخستنی سناپچات ناکەن یاخود تەلێگرام ناکەن، بەڵام ئێمە یەکێک لە خراپیەکانی ئەو بەرنامەیە ئەوەیە کە بەبێ ئەکاونت منداڵ دەتوانێت بێ ئەوەی ئەکاونتی هەبێ دەتوانێت بچێ ڤیددیۆکانی تیکتۆک ببینێەوە تا دەتوانێت بچێتە ناو ئەو بەرنامەیە و بەڕەهایی ئەوەی لە ناوی بڵاو کراوەتەوە بیبینێ، ینی بەرنمەکانی تر ئەکاونتی پێویستە دەبێ شخصەکە خۆی ئەکاونتی هەبێ، بەڵام ئەوە بەبێ ئەکاونت منداڵ و هەروەها هەرزەکار ینی بەکاری دەهێنێ. ئێمە من لە ئەنجامی ئەو بەدوادا چوونە کە بۆیم کرد و هەروەها هەندێک ئامارم دەرهێناوە بەکارهێنەرانی تیکتۆک کە زۆرینەی هەر زۆری لە جیهان هەرزەکارانن، تەنها لە ئەمریکا 35 میلیۆن بەکارهێنەری هەرزەکاری هەیە، ینی بەکارهێنەری کامەڵ یاخود سەروی تەمەنی 18 ساڵ و یاخود بۆ نمونە ئافرەتی کامەڵ نا، ینی بەس هەرزەکار 35 میلیۆن. لە هەرێمی کوردستان ینی بەو ڕێژە کەمەی ژمارەی دانیشتوان ژمارەی بەکارهێنەرانی تیکتۆک لە هەموو بەرنمەکانی تر زیاترە. ئەمەش وای کردووە کە دەرهاویشتەی زۆر خراپی لێ بکەوێتەوە، وای کردووە کە منداڵ ینی بە گوێی دایک و باوکی نەکە لەو ئامۆژگاریانەی کە ڕۆژانە دایک و باوک ئامۆژگاری منداڵەکان دەکایە خود لە عورفی کۆمەڵگە دەرچێ و بەڕاستی بوو بۆ هۆی ئەوەی کە منداڵ ئەوانەی کە تیکتۆک بەکاردەهێنن لە جیهانێکی پوچگەرایی دابژین، ینی ئەوە ببێتە بۆ نمونە کارکتەرێک لە ناو تیکتۆک کە جنێ و قسە و قسەی نەشیاو دەکات، ئەوە دەبێتە کارکتەرێک کە بۆ نمونە لایکی زۆری هەیە، بۆ نمونە کۆمنتی زۆری بۆ دێ یاخود ئەکاونتەکەی دەبێت ئەکاونتێکی بەناو بانگ لە هەرێمی کوردستان. ئەم جیهانە پوچگەراییە بە مروری زەمان لە داهاتوودا ئێمە مەترسیمان لەسەرەوە هەبوو کە کاریگەریەکی زۆر نەرێنی و خراپ لەسەر کۆمەڵگە بەجێ دەهێڵێ، بۆیە بۆ ئەرکەی خۆمان هەستاین کە پێش بە دەرهاویشتەکانی بگرین، چونکە دەرهاویشتەکانی لە داهاتوودا دەبینین ینی چەند خراپن. ئەمە بەوە دەشوبهێنم بەوەی دەچوێنم کە لە ساڵانی ڕابردوودا کاک حەچیم بەرپرسە دەستڕۆیشتوەکان داعمی کچە مۆدیلەکانیان دەکرد بۆی برەو بەکارەکانیان بدەن. ئەمە بوو وای کرد کە کاریگەریەکی زۆر خراپیان لەسەر کۆمەڵگە بەجێهێشت، هەندێک بەهای ئەخلاقی و کۆمەڵایەتی هەبوو، زۆر ئاساییان کرد یاخود مەترسی لە دەستدانیان لە مەترسی لە ناو مەترسی لە دەستدانیان بووین. ئەوە بوو هەر حکوومەت خۆی ئەو بەرپرسانەی کە سەر بە حکوومەتن خۆیان هەستان دەستیان بە دەستگیرکردنی کچە مۆدلەکان کرد لەبەرەوەی کاریگەری خراپیان لەسەر کۆمەڵگە هەبوو. ئێمە بەر لەوەی ئەوە ڕوو بدا دەبێت پێشی پێ بگرین، چکە موسساتی هەرێمی کوردستان حکوومەتە پەرلەمانە ئەنجومەنی دادوەریە بۆ ئەوەیە کە ئاسایشی کۆمەڵایەتی بەدی بێنێ یاخود کۆمەڵگەوا لێ بکە بە شێوازێکی تەندروست و هەروەها کۆمەڵگەیەکی پابند بە یاسا، ینی ئێمە بەرهەم بێنین، نەک کۆمەڵگەیەک هیچی لەکن هیچ نەبێ ئەسڵەن نەزانێ قیەم و یاسا و دابوونەری چییە. ئێمە بەڕاستی هەستمان بۆ مەترسیەک بۆیە لە ڕێکارە پەیڕەویەکانمان بەردەوام دەبین هەتاوەکو دەگەینە ئەنجام. باشە قسە سەرۆژ دەکەین دوایەوەی کە ئێستا داواکاری گشتی بەرزی کردوەوە ئەرکی وەزارەتی گواستنەوە و گەیاندنیش چیە دێمە وڵات. دکتۆر سەبارەت بەوەی کە بەڕێزوتت خوار هەژە ساڵ نابێت تۆڕێکی کۆمەڵایەتی هەبێت باشتر وایە هەر پێم وابێت لە بەشێک لە سۆشیال میدیاکان خۆی ئەگەر خوار شانزەبی وەردناگرێت سەوسا فەیسبوک وا بوو ئێستا ینی نازانم ئەوانی تر چۆنن خوار 16 ساڵبی وەری ناگرتی وازە بەدەر لە تیکتۆک و ئاڕەوان بۆ وەکو عەرزم کە خۆ دوایی چی بکاتی بکە بۆ نمونە کاتی بەچیوە سەربەرێ بۆ نمونەگەر ئەوە بەکارنێن ڕەنگە ئێستا خۆت دەزانی کێشەی بێکاری هەیە لە کوردستانە ئیژنەی سەرێکی ئەتوانین هەرو شاشێ بەکاربێنین بۆ فێربوون، بۆ نمونە دەورەیەکی لەسەر وەربگرێ، بۆ نمونە یاریەکی سوودبەخش بکە کە بۆ دەماخی باشە. هەندێک لە یاریە سوودبەخشەکانی هەر بە مۆبایلەکرێ هەر بە ئایپادەکە ئەکرێ، ئەگەر هەرە بێ بەکاری بێنێ وازەحە ئەتوانێت مەسەن خوێندنەوەی لەسەرکە بەداخەوە زۆربەی ناخوێنێت ئەتوانێت خوێندنەوەی لەسەرکە کەواتە منەوە ئامێرم لەبەردە سایبێ سوودم پێ بگەێنێن نەک من زەرەریشی لێ بکەم سەرراوی پارەم سەرف کردووە زەرەریشی لێ بکەم بۆ سەحەتی چاوم و جەستەم و بۆ دەرونیشم.
ئەمە فکرەکە تەمانە قسەمەرجێ لەوە بۆ نەخۆشی چاوە ینی بۆ چاوت مەسەلەن هیچ نەبێت چاوشک بوون و دروستەکارچەند سپۆری دەرونی شتێک دەداوەکو دەروون ڤیددیوانی کە دەیبینی تووشی خۆی ئەم قسەی لێرایە هەندێک لە نەخۆش بماندێڵی کاکتۆرزاری من لە چیەوە نەخۆشیەکەم سەری هەڵدا تەوان هۆکاری نەخۆشیەکە نییە بەڵام چۆن لێ هاوکە هۆکارێکە بۆی نەخۆشیەکەی سەرڵی کاکتۆ ڤیددیوەکەم بینی لە فڵان سوۆسیال میدیا لە دوای ئەوەی تر ترسکەوتت لە مەسەلەنێکیان سەرە بڕێکیانە کوش تەقیەکان لێکی کرد مناڵێک کەوتە خوارەوە سەگێکانە سووتان ئەو شتانەی کە دەرونی صحیح دەرونی دروست قوبوڵی ناکات پێی ناخۆشە پێی ئازارە چێژێ ئەمانە وازە هەیە هەندێک کەس هەیە گاڵتەوگەپی پێەکە ئەو گاڵتەوگەپە ینی ئەیدا لە قیەم و لە ئەخلاقیات و لە ژیانی کەسەکەن یانی یەکێک لەو ئیحسایانە بۆ نمونە لە بریتانیاکە کراوە لە سەر 1470 کەس کراوە کام لەم سۆشیال میدیانە پرسیار کراوە لە بەشداربووەکان کام لەم سۆشیال میدیانە بۆ هەستەکەی لە ڕووی دەروون دروستیەوە سوودت لێبینی واتە دەروون زیاتر پێی مرتاح بووە لەوانی تر 5 دانەیان هەڵبژاردووە تەمەنیان لە بینی 14 بۆ 24 ساڵ بووانی جوابیان ناوە تو یەکەمیان یوتیوبیان هەڵبژاردووە وازح بۆ لەبەرەوەی یوتیوب مەجای زۆر شتی کەیتیانە وەکو ئەوانی تر هیچ ئەمە ڤیددیۆکە جارێ درێژە عاتەن شتی تعلیمی تایە شتی زۆر خراپ لەوانەیە حەسری بخاتە سەر مەسەلەن بە تەسەلسول دوایەوە تویتەر و فەیسبوک و سناپ و ئینستاگرامە ئەم ئیحسایە ئەوامان پێڵن جا قسەکە بۆ لە هەرزەکار من تەرکیزم سەر هەرزەکار لەبەرەوەی پێگەشتنی عەقڵی لە هەرزەکارە زۆر میمە چکە کاک حەکیم ئێمە لە 150 نەخۆشیە دەرونیە قورسەکان 150 نەخۆشیە دەرونیە قورسەکان کە درێژخایەنن بەشێکی زۆریان لەو جۆرانە وەکو شیزۆفرینیا وەکو نەخۆشی دوو جەمسەری لە هەرزەکاریە دەرس پێکاش بناغی کەسایەتی مرۆڤی شەو قۆناغا بالضبط کەسایەتی مرۆڤ چۆن ئەڵێ لەویا ئیتر پێگەشتێکی تەواوەتی پێی ئەگا دوای ئەوەی تر بنیادی تری لەسەرەکە دوای ئەوە گەشەکردن دەست پێەکە دیڤلۆپمنت هەنی ئەفو پەرەپێدان دەست پێەکە یعنی دایمە هەتا نەخۆشیە کەسیەکان ئێمە لە 16 ساڵ بەرەو دوای ئیتر تەشخیصەکەین چکە بالضبط لەویا پێگەیشتنی کەسێتی ئینسانەکەیە و قیەمی ئینسانەکەیە تەواو تاواگاتە ئاسێکی بەرزی قیەمی یاخود ناگا و ئەخلاقیاتی کۆمەڵایەتێکەشی باشە بەس وەکو ئاڵوودەبوون جگە لە هەرزەکار ئێستا دایک و باوکیش باقڕبان هەیە ئالودە بۆرەوەڵا ئاوا ئەڵی چقەنەیە زوو بەدەستی ئاوای لێەکە باش هەندێک کەسێ چەند کاتژمێر بۆ نمونەگەر کەسێک هەژمار بکرێ ئالودەبوون ئێمە بم شازە حسابی ناکەین ئێمە کۆمەڵک پێوانەمانەیە بۆ هەر ئالودەبوونە بێت جگەرە بێت تلیاگ بێ مۆبایل بێ گەیم بێ هەر یاریشکە بێ یەکەم شت ئەو کەسە کەواز لەو شتایەنێ هەست بە نیشانەکانی پاشەکشێکردنەکە واتە دڵڕاوچێ و تووڕەبوون و بێزاری و بەستی دروست دەبێت لە کەسەکە چکە سەکاشتێکی لێوم بوو ئەمە یەکێکە لە نیشانەکانی کە کارەکاتە سەر ئیشی ڕۆژانەی بێتاقەتێکا بێزاریەکە دوو هەرچیەک بێ ئەبێ ئەو مۆبایلی هەر پیاب کاگە لێشی بشارانەوە بێ بچێ بیدۆزێتەوە شاحنیتیانە بێ شەحنەکەی بۆ پیاکە چکە بێزارە بەبێ ئەوە ناتوانێت خۆی بگرێ وازەحە دوو سێ دائیمەن سەعاتەکانی بەکارهێنانی زیاترەکە یعنی ئەگەر ئەوستا هەفتەی ڕۆژی 1 ساعت بەکاری نابێ سێ بۆ بەس 2 3 4 16 18 بواتە بەردەوام لە زیابوونە ئەمە یەکێکێ لە نیشانەکانی ئالودەبوون وازەحە نیشانەیەکی تر ئەوەیە شەڕ ئەکا جاری وایە بەس بۆ ئەو شتەی دەستکەوێت ئەمە نیشانەیەکی تری ئالودەبوونە نیشانەیەکی تری ئالودەبوون ئەوەیە وەکو جاران چێژ نبینێ بۆیە بەشتی تری لەگەڵا بەکاربێنێ ئەو سایاریشی کردوسە سیاری ترەکە چێژبینین فەرقەکە کەواتە ئەم کۆمەڵە نیشانەیە گەرێمە سیانیمان هەبێ بۆ ماوەیەکی دیاریکراوە تر مانگێکە دوانە سیانە چوارە ئێمە حسابی ئالودەبووی بۆکەین بەو شتە باشە بەس وەکو دایک و باوک بەڕزوت ئێستا بەس بە خێوکردن هەیە کەمتر پەروەردە هەیە ینی بۆ منە مۆبایلێکی داوەتە دەستی بە هەر من دایک و باوکی زۆر ناسم قەرزارە قەرزەکە بەس بۆی مۆبایل بۆ مناڵەکەی بکڕێ من تێناگەم بۆچی خۆی قەرزارە ئەبێ قەرز باتەوە قەرجی کاکە مۆبایل بۆ کچەکەیەک دوێنێ ئایفۆنێکی 12 ئەکسی نازانم شکانوە بۆ بێکڕێت حیوار چونکە نییە بە مادە ڕازیەکە ناو خێزانەکانە حیوار کەم بۆتەوە بۆیە بە مادە ڕازیکردن هەموویشە سەرکەوتۆ نییە تۆ لە بۆی بکڕە بێدەنگە بێ بێدەنگە بێ بە زەژورەکەی خۆیان تۆ نازانی سەری چێکە وازەحە ئەوسا مەلها لە دەرەوە بوو ببورن لە مستەڵەحەکە مەلهاکان لە دەرەوەی واڵەکان بوون لەسەر لە ناو ماڵەکانە لە مۆبایلەکە هەیە توانێت بێتە مۆبایلەکەەوە لە هەمان کاتە محازەڕی باشیش دەتوانێت بێتە مۆبایلەکەەوە من لەگەڵ ئەوەیان نیم هەموو شتێک 100% قەدخەکەین فێری بکە چۆن بەکاری بێنێ بەزەوە ئیشی دایک و باوک یەکێکە لە ئیش سەرچەکانی دایک و باوک لە پەروەردە شەو دەست پێ دەکەن لەگەڵ خوێندنگاکان پەیمانگاکان ڕەوزە بیزات ینی لێو فێری وکەی چۆن مامەڵ لەگەڵ تەکنۆلۆژیا بکە خۆچکە تازە تەکنۆلۆژیا ناتوانین وازی لێ بێنین ینی حقیقەتێکە و لابد دەمین مەجالیتیانە بەس چۆن مامەڵی لەگەڵا بکە ئەگەر 7 ساڵێک 8 ساڵێکە مۆبایلێکی بێت چۆن مامەڵی لەگەڵا بکە ئەمە فکرەکەی نەک هەمووی لێ قەدەغە بکەم دەبێت چاودێریش بکرێن چاودێریکردن زەڕورە
خۆی دایک و باوک لە چوارشتی سەرشیە مەفڕۆزە دایمە ئاگای لە مناڵەکە و هەرزەکارەکەی بێ هەتا گەنجەکەش بێت چوارشتی سەرش ئەگەر لایەنی تەندروستی جەستەیی کەوتە خەتەرەوە نەخۆشکە و بانقەز وای لە خۆی کرد نەخۆشکەوە یا کارێکەکە ئازانی نەخۆشەکەوێ فرای بکەوێت نێڵین بیکە دوو ئەگەر لایەنی دەروندروستی لەگەڵ یا کەوتە خەتەرەوە بە بۆنەی ئەم حاڵەتەی کەیکا دەرونی خراپە بێ ئەڕوا بەرەو نەخۆشیێک لە نەخۆشە دەروونەکان یان لادانێک لە لادانەکان خاڵێکی شکە کە بێت دایک و باوک تەداخولکردن ئەگەر ئەخلاق و قیەمی ئەم گەنجە لە ئەخلاق و قیەمە دینی و کۆمەڵایەتی و عورفەکە لایە چوە سەر لایەکی زۆر خراپ ئەبێ دایک و باوک تەداخولکەن بیەنەوە ڕاستی بکەن ئەگەر هاتو لایەنی ئەمن و ئاسایشی مناڵەکە کەوتە خەتەرەوە بۆ بەنێەوە خەریکە لەگەڵ گروپێکی ناڕسمیە گروپێکی چەکداریە گروپێکی خراپ کە گێرە شێوێنن لە ئاسایشی وڵاتەکەی خەریکە لەگەڵانە تێواگلێتتر داعش هەر شتێکی ترە یاخود تلیاکە یاخود گروپی باندی ترە مادەی هۆشبەر لەگەڵ ئاینەکەی کە خەریکە ئیتر تەواو لە دینەکەی لە دەسە لەمانە ئەبێت تەداخولکە بەسکاڵێن تەداخولکە چارەسەر نەکتی هەڵان هەمیشە نەک خەریکیەوەم تێ بڵم چارەسەری بۆ بکەم وازعە لە غێری ئەمانە دایک و باوک ئازادی با بە مناڵەکەی مەسەلەن ئازادی با بە مناڵەکەی چ قسمێت تۆ بۆی ڕوونکەرەوە قسمانە هەیە بەس خۆی چ قسمی هەڵەبژێرە لە جامی ئەوازی لێ بێنە ئەنی ئەمەش هەیە ئەمە بێم ئازادی نەیبێنێ یعنی معقولە کابرا 18 ساڵە تا ئێستا دایکی جلی بۆ هەڵەبژێرێ ئیلەی گەڕێ با خۆی هەڵەبژێرێ مادەم جلەکەی شەرعیە با ڕەنگەکەی خۆی هەڵەبژێرێ وازعە معقولیش نییە هەندێک دایک و باوکێ ئەوەندە تەداخولەکەن مناڵەکەی تووشی عقداکە ئەنی من دایک و باوکە ناسم کەیس هەیە باوکەکە لە ژوورەکە مۆبایلی بۆ کچێک بۆ کوڕەکەی دانەوە کامێرەی بۆ دانەوە ئەخکاکە بۆی لێری ئەم کوڕە هەستەکە ئەیام کچە هەستەکە ئیستقلالەتی نەماوە فەقیرە یعنی ئەمە غەڵەتە 24 ساعتە تو کۆنتڕۆلیشیکەی بەڵام لەم چوار لایەنە سەرەکیایە کەچی دایک و باوک لەو لایەنە سەرەکی کە لایەنی ئەخلاقە گرنگە بە لایەوزاری وایە کە ئەبێ ئاگای لێ بێ دقیقەی چێکە دوکتۆر جانەڵێ بەداخەوە ینی معادلەتەکان تۆزێک تێک چوون دێمەڕات دکتۆریان ڕووپال خان سەبارەت بە ئەرکی وەزارەتی گواستنەوە و گەیاندن کە ئێستا بڵین داواکاری گشتی نووسراوەکەی ئاراستەی ئەو نووسراوی ئێوەی ئاراستە کردووە ئەرکی چییە؟ ئەوە پێشتریش هەوڵەکە بوو بۆ نمونە هەر پاکێجێکی خێزانی هەبێ بۆ بلۆکردنی مەڵپەڕە نەشیاوەکان و هەتا قومارکردن و ئەوانەش پێ دوایە ئەم جارەش وەڵامەکە ئیجابی دەبێ بۆ ئەو داواکاری ئێوە؟ بەڵێ وەزارەتی گواستنەوە گەیاندن ئەرکی ئەوەیە لە چوارچێوەی یاسادا مامەڵە لەگەڵ یاسا بکە لە چوارچێوەی عورفی کۆمەڵگاش ینی چونکە بنەمای نووسینی یاسا عورفە ینی ئێمە دەبێ ئەوە پشتگوێ نەخەین کە عورف و دابوونەریتی کۆمەڵگا دەبێ کە بنەمایەکی یاسایە دەبێ بیپارێزی بۆیە وەزارەتی گواستنەوە گەیاندن لەگەڵەوەی کە بڕیاری داخستن یاخود لە چوارچێوەی ماڵپەڕی خێزانی هی ماڵپەڕە ئیباحیەکانی کرد کامەش پرۆژەی ئێمە بوو پێشنیازی فراکسیۆنی کۆمەڵ بوو هەر لەم خولەی پەرلەمان لە وەرزی یەکەم یاسادانان پێشکەشمان کردبوو و لە خولی ڕابردووش فراکسیۆنی کۆمەڵ پێشکەشی کردبوو ئەو بیرۆکەیە بەردەوام کارمان لەسەری کرد هەتاوەکو ئەنجامەکەیمان بینی ئەرکی وەزارەتی گواستنەوە گەیاندنەوە هەروەها لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریش بەرنامەی تیکتۆک کە داواکاری گشتیش ئێستا نووسراوی پێ کردووە و داوای کردووە ڕای بگرێ خود سنوورداری بکە لەگەڵ ئەو کۆمپانیانەی کە هێڵی بەتەل دەهێنن پێم وایە چەند کۆمپانیایەکی کەمن دەبێ بە هەماهنگگی لەگەڵ لایەنی پەیوەندیدار ئەم بەرنمەیە یاخود سنوورداری بکەن یاخود ڕای بگرن و بەرنمەکانی تریش چونکە ئێستا دەبینین هەر لە وڵاتانی دراوسێ وڵاتی وەکو تورکیا بەرنمەکانی سۆشیال میدیا خود تۆڕە کۆمەڵایەتیەکان سنووردار کراون و مقەیەت کراون ینی بۆی تو دابوونەریتی کۆمەڵگەت بپارێزی دەبێ ڕێکارەکانی بەکارهێنانی یاخود سنووردارکردنی بگریە ئەستۆ و هەروەها وەزارەتی گواستنەوە گەیاندن لەگەڵەوەی کە ئێمە نووسراومان ئاراستە کردوون لە ڕێی داواکاری گشتی کە داواکاری گشتی بەرگری لە حەقی عام دەکە و ئەو پرسێکی گشتیە پەیوەندی بە خەڵکەوە هەیە ڕاستە و خۆ ئەگەر نووسراوی داواکاری گشتی بۆ بچێکە ئەمە حەقی عامە دەبێ حتمما کاری لەسەر بکە و هەروەها لە چوارچێوەی یاسا بەرکارەکانیش دەبێ وەزارەت یاخود حکوومەت کە ئێمە دەڵێن حکوومەت وەزارەت بەشێکە لەو حکوومەتە
یاساکان جێبەجێ بکە. ئێمە یاسای ژمارە 6 ساڵی 2008مان هەیە خراپ بەکارهێنانی مۆبایلمان هەیە کە باسی تۆڕی بەتەل و بێتەل دەکا یاخود باسی میدیا دەکا و هەروەها تۆڕی بەتەلیش دەکا. لەوێ لە مادە 2 زۆر بەڕوونی ئاماژەی پێکردووە هەر کەسێک سوکایەتی یاخود جلێودان یاخود تعبیرێک بەکار بهێنێ کە پێچەوانەی دابوونەریتی کۆمەڵگە بێ یاخود لە ڕەوشتی کۆمەڵگە بدا، ئەوە سزای بۆ داناوە. ئەو بەکارهێنەرانی تیکتۆک یاخود بەرنامەکانی تریش ئەوانەی کە ئێستا بوونەتە کارکتەر زۆری ینی ڤیددیۆکانیان بەجنێ و قسەی نەشیا و دوور لە دابوونەریتی کوردەواری بڵاو دەبێتەوە و کە بوونەتە کارکتەر لەسەر قسەی نەشیا و هەروەها کۆمەڵە ڤیددیۆیە کە عورفی کۆمەڵگە تەقبولی ناکە، ئەمە ژوای لێ هاتووە خێزان بشێوێ. بۆیە دەبێ کار بەو یاسایە بکرێ کە مادە 2 زۆر بەڕوونی ئاماژەی پێکردووە، هەم دادگاکان کاری پێ بکەن، هەم وەزارەتی گواستنەوە گەیاندن. ئێمە زۆر جار ڕخنەمان گرتووە کە ئایا ئەم یاسایە بۆچی لەسەر هەندێک خەڵک جێبەجێ دەکرێت کە لەسەر هەندێک ڕۆژنامە نووس کە لە چوارچێوەی ئازادی ڕادەربڕین ئەو یاسای لەسەر جێبەجێ دەکرێت، بەڵام ئەوانەی کە دێن دابوونەریتی کۆمەڵگە دەشێوێنن کۆمەڵگە بەرەو ئاراستەیەکی خراپ دەبن، بۆچی لەسەر ئەوان جێبەجێ ناکرێت. بۆیە ئەرکی حکوومەتە بە دەرەجەیەک ئینجا دادگاکان ئینجا داواکاری گشتی کە دوێنێ بە ئەرکی خۆی هەستاوە کە تۆڕە کۆمەڵایەتەکان لە هەرێمی کوردستان سنووردار بکرێن، بە تایبەت ئەو تۆڕانەی کە هەموو پەردەیەکیان یعنی لاداوە، هەموو پەردەیەکی ئەخلاقیان لاداوە بۆی زیاتر گەنجان و لاوانمان بەڕاستی نەبنە قوربانی. هەر ئیمڕۆ بینیمان کارکتەرێکی بەرنامەی تیکتۆک خۆی کوشتۆ خۆی لەناو بردووە، چونکە ئەوانەی کە تەمەنیان لە خوار 18 ساڵە تەنها بۆ هەوا و نەفس و ئارەزوو لەو بەرنامانە دەردەکەون خۆشیەکانی خۆیان پیشان دەدەن، بەڵام لە ناخدا ڕووخاون کە دکتۆر بۆ خۆی باشتر دەزانێت کەوانە لە ناخدا چۆنن سەرنجام دەگەنە ئەو قەنەعەتەی کە خۆیان لەناو ببەن، چونکە پێم وایە تا ئاخیر سنوور بۆیان ڕۆیشتون. ئێمە بۆی ئەو قوربانیانە کەم بکەینەوە دەبێت پێشی پێ بگرین، بەڕێکارە یاساییەکان پێشی پێ بگرین، چونکە ئەرچی پەرلەمانتار هەر ئەوە نییە بۆ نمونە ڕاستە ئێمە دەبێت لە بوارەکانی گەندەڵی کار بکەین، بەڵام بۆ پاراستنی بەهاو ئەخلاقی کۆمەڵگەمان ئێمە دەبێت هەوڵی جددی بدەین و کۆمەڵگە هۆشیار بکەینەوە و ڕێکارە یاسایانەی هەیە ئێمە جێبەجێ بکەین و هەروەها بیگرینە بەر. بەڵێ سوپاس دەکەم کە دکتۆر سەبارەت بەوەی کە ئێستا بڵێن هەم لە تۆڕە کۆمەڵاتەکان بە تایبەتی لە تیکتۆک شەڕەجنێوێکی زۆر هەیە، یعنی زۆر جاریش لە پێناو لایک و کۆمنت ئەمە کارگەری خراپەکەی چیە؟ اینجا مەسەری لایک و کۆمنتیش چەندە بەرپرسیارەتیە لایکێک کۆمنتێک؟ طبعا یەکێک لەوە کاریەوەی کە ئەمانە مەشهورە بن ئەوەیە ئەو خەڵکە بەعام ئەوەی کە بینەری ئەم شتانەیە جەنابەت سەد بەرنامەی سەرکەوتوت کردووە، خوا نەخواسە ڕۆژێک بێزار بە بێتاقەت بە بەنەوەیەک بەرنامەکە پێشکەشەر باش نەبێ دەباتی دەستخۆشی نییە، یەک دنیا هەجوومە کرێتە سەرێ، بەڵام نەوەنەوەکەی تریان لەبیر چووە. بەڵام هەر ئەم زەلامانەی کە سەری جەناب دەکەن لەوانەیە بەشێکیان سەری ئەو زەلامانەی تریش بکەن کە باست کرد. 100 ڤیدیۆی هەیە، هەر سەتی ساقتە، بێکەڵکە، بێسوودە، کەچی لاکی بووکە، کەچی لە دەستخۆش. یعنی ئەوان خەڵکێکی بێناوەڕۆکیان کردوتە پاڵەوان دکتۆر کەواتە بەشێک لەوانەی کە ئەمانە بێناوەڕۆکنەنێکیان بوونەتە پاڵەوانی ساحەکە. طبعاً ئەم پاڵەوانانە زۆڕن وازحە بخوای دایەتیشە بە ئۆکەی وانێکشان لەوانەیە گرفتی گەورەی دەرونیان هەبێ، وانێکشان لەوانەیە هەندێک لە نەخۆشی دەرونەکانیان هەبێ. مانای ئەوە نێ نەخۆشی دەرونی ئاسایی ئەژی هەموو شتێک، بەس هەندێک گرفتی دەرونی هەیە، شت نێ نەخۆشی، کە زۆر کەسێ نەخۆش دەرونیە عیبی نییە و مەزبوطە، ئەوەی قسەکە لە لینەکە دەرنەچین. ئەمانە بەشێکی خەتای خەڵکە. ئۆکەی ئەگەر تۆ سێری نەکەی ڤیۆکەی بەرز نابێتەوە وازحە و عادەتی خەڵکیش وایە یەکەم کۆمنتکە خراپ بوو، دووەم کۆمنتیش خراپە، سێمیش خراپە، چونکە مەجموعەیە کەس جنێویان پێیە بەس نایرم بیەن، یەکێ جنێو بە هەمی جنێوەیە، دەستخۆشی ژوایە، دووسێک کەس دەستخۆشی بکە ئەوی تر یا دەستخۆشیەکە یا هیچ نانووسێ نایەوێت جنێو بنووسێت، شکالە بەخوا جواب مەدەنەوە. ئەم زاهیرەیە پێی دەوترێت سۆشیال دیستریبیوشن بە ناوە دەرونیەکی. یعنی چی سۆشیال دیستریبیوشن؟ یعنی کاتێک کە تۆ سێ کەس ڕیزیان گرتووە لەبەر دوکانێک تۆژە لە خۆتەوە وەسیلە بزانم چییە مۆزوعەکە، دروستە؟ پێنجی وەسش کاتێک زای قەڵەباڵغێکی گەورەی لەوانە هیچ نەبێ
ئەمە پێوترە زایری سۆشال دیستریبیوت کە زۆر باوە. تەوان ئەمە لە کۆمنتا هەیە وەڵە لایکیشا هەیە وە لە شتەکانی تریشا هەیە. کەواتە ئەوەی کە من هەمە ئێستا ڕوودەم بۆ خەڵکی کاکە گەورەی مەکە چاوک سێری مەکە گاڵتە بە پشیلەیەکە کات مەخلوقێکی خۆیە گاڵتە بە ئینسانێکە بۆ سێریەکەی ینی تۆ گەل لە ڕواگە دینیەکۆم دینداری تو سێریەکەی گونە ینی بیر کەرەوانە شتێکی ناخلاقیەکەی چونکە تۆ گاڵتە بە ئینسانەیەەکە تۆش پێی پێکەنی گاڵتە بە خۆی دەکا بە خۆی گاڵتە بە خۆیەکە هەر خۆی ڕێز لە خۆی ناگریکا کەم ڕێزی لێگم سێ ناکەم من لەو بەڕێزترم وازە چۆن واتە جەمالیەت جوانی خۆبراکەم پێکەنین زۆر زەڕورە و ئەرێنی بوون زۆر نعمەتێکی گەورەیە و دایمە ئێمە ئەڵین کاکە شتی پێکەی ناوی سێرکەن و گوێی لێ بگرن بەڵام لە سنووری ئەخلاق لە سنووری جوانی جەمالی تیابێ شتە یعنی تۆ ئێستا سێری کاراکتەرێکی هونەرمەندێکی کۆمیدی خۆمانەکەی قسەی جوانەکە و قسەکەشی کۆمیدی پێکەنی وڵا پڕ بەدڵ پێەکەنم من هیچ تەشیر و قسەیەکی خراپی تیانە و دەستیشی خۆش بێت دروستە بەڵام کاتێک کە ئەم زەلامە دێ کۆمەڵی قسەی نابەجەیەکە ئەمە جوانی هونەریشی تێکداوە جوانی قسەشی تێکداوە و ئەتوانین بڵین کاریگەریەکی خراپی هەیە لەسەر دەرونی تۆش کە ئۆتۆماتیکی دوڕۆشتر تۆ ژەستەکەی طبیعەتی گرتو کابرا بەڵێ سوپاسێک ناوبڕێکمان هەیە دێمە وڵاتان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دێنە وڵاتان لەگەڵ مامێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی ئازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر. جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاستی هەمیشە نوێگەری دیزاینی ناوازە و دەگمەن ئەزمونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێر. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە هەردامێتی بخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ نینیە هەندی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان کاکتۆر بە کورتی لەسەر تایبەتمەندی ژیانی کەسەکانیش ئێستا کە لە تۆڕە کۆمەڵاتیەکان دەخرێتە ڕوو زەرورە هەموو تایبەتمەندی ژیانی خۆت لەکوێی هەتا ناو ماڵی خۆت خواردن خۆراک چوونە دەرەوە هەمووی بخێتە سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان خۆی هەندێک کەسەڵی خەسوو تەقێنە بەرامبەرەکەی پێتەقێن ئەزانی چۆنە کورد دەڵێ شاباشی خۆت بە قنجەڵ پەڕە یعنی هەندێک شتەیە خۆ زوای کەشفی نەکەی سەفەرێکت کردووە سەفەرەکە زۆر چێژت لی بینیوە و توانی کە هەندێک کەسەڵی کاکە من لە چاوەترس با بە کەشفی مەگەر لە چاوەترسی گریمە وانە بۆ کەشفێکی کاتێ ئێمە سێ دایرەی سەرەکیمانەیە بۆی زۆر تەفاسیل نەدەبێت سێ دایرە بێ هەبێ لە ژیانتە دایرەیەکی هەبێتە لە خۆت مجموعەی شتێ بەس خۆ دەیزانی خوای گەورە تەبعا نەیزانێ بەدڵیا خۆ دەیزانی پێویست ناکە ئەم سڕانە بە کەس بڵێ یعنی بۆ نمونە گوناحەیەکم کردو لە ژیانمە هەڵەیەکی گەورەم کردو لە ژیانمە بەرامبەر بە خۆم بەرامبەر بە کەسی خۆم نەیزانم تۆ بۆم لێ کردو پێویست ناکە خەڵک بزانێ هیچ زەڕور نییە چونکە بەرامبەر لێت تێناگە دایرەی دووەم بریتە لە نزیکەکانم دایکە و باوکە و خێزان و مناڵە و
برایە و خوشکە ئەمە نزیکەکان هەندێک شتێ بۆ منەوە لە ماڵەوە من پاڵە دەمەوە زۆر تەبیعی بەس خۆ لە ستۆدیۆ پاڵ نادەمەوە ئەمە ژیانی ماڵەوەی ئاسایی ئەژیم تەبیعی ئەژیم ئەمەیان شوێنی ئیشە کارەکە ئەمەیان مقابلەیە واتە ڕۆڵەکانم فەرقی هەیە کە چم بۆ عیادە فەرقی هەیە کە جەنابەت پێشەشکارێکی فەرقی هەیە لەگەڵ برادێک تاڕۆی فەرقی هەیە ڕۆڵەکانت جیاوازە وازە چۆن و ئینسانیش ئینتباعێکی لەسەر تۆ گرتووەکو پێشکەشکار جەنابەتی بینیوە منی وەکو پزیشک بینیوە لە ڕۆڵێکا بمبینێ لەوانە لێم تێنەگا لەوانە زۆر بێ لە مێش خوێن لە مێشکی بنا دابنێ لەبەرە پێویست ناکە ئەم بازنەی ناوەڕاستە زۆر دەرخەم بۆ خەڵک بازنەی سێمیان برتێ لە خەڵکی عام جار ڕسمێکی خۆمە شتێکی خۆمە ئەنی ئەمەلێک و خۆشیێکی تایە بڵاویەکەمەوە خەڵگەی بنێ بەڵام ئەوەی من دابنیشم هەرچیەکم کرد بڵاوی بکەمەوانێ وازەها ئەمە مانای ئەوەیە هەستی خۆ بەکەم زانینم زۆر زۆرم نازام چۆن دەری بڕم بەشێک شێگەڕێتەوە بۆ ئەمە ئەگەر تەفسیری بکەین هەستی خۆ بەکەم زانینم زۆرە بە ماڵم کاکە هەم من هەم من موجودم احترموني زيادة عربة قالين زيادة الرزن اللي بقرن من شتيكم لشتقان كواتا قرانا بدواي وبياكردني سرنج بو خوم بو اوي نفسي خومي بيا مرتاح كما باشا بس زيانة كتسي دكتورة قالوا تايبن من جاني خود بو خلق عشكراكي بونمونه حتى خلق جوري نوسناكي ودست اور ذكاريانا وزبونه زيانة كي اوي اگر تو همو انسان النرجسية كي النرجسية واتا خود ئەڤینی خۆشویستنێک مانتیە تەبیعیە هەرەمەش واد لێکا بمێنیتەوە بەس کە زیاد لە پێویست ئینسان زۆر خۆی خۆشویست تەمام زۆر شتی کرد بۆی بڵێ من هەموو وەرن سێرم بکەن بتوانە بەخۆبوون کەمە بێتەوە قەلەقی زیاکە ڕقی لە ڕەخنە بێ دروستی لاوازە بێ بەرگەی شکست ناگرێ خەڵکیش لە دەرەوە کە سێرێک ئاڵە ماشەڵڵا چەند سەرکەوتووە ئەمە نازانێت لەو دیر و مۆبایلەکەەوە فاشیلێک دانیشتۆ جاری وایە واضحة ومن بجنجان الله يعني جانك مجازي دروس جاري بالضبط من بجنجان كاكا يعني والله أو قصة عم بوخ لا صار شامديا مرجنية هالخوي لقصة كان تيجيش بجاري والله العظيم مرجني لقصة كان تيجيش لك تمام شو جاري وقصي كاتبك بين وسرك بين دواي 50 صالة تمن نسيوتي تا تيجيش له إخو مرجني تيجيش له بله ديمولات لسرت على سرش قصة كين وسروش كهندي خالد بونا تبعلوان سرش قصة كين ڕووپاک خان سەبارەت بەو کارێکەوە کردوتانە هەم ئەو داواکاری بۆ قەداغاکردن و سووداردنی تیکتۆک و هەم پێشتریش بەڕێزت لە ینی داواکاریت پێشکەش کرد بۆ وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بۆی کە هەندێک کلیپ ڕابیگیرێ ناچێتە چوارچێوەی بەرتەسکردنەوەی ئازادی خەڵک یاخود ئەمە جیاوازە بەڵێ کاک حەچیم خۆی لە ڕابردووش ئێمە کە ئەو کارانەمان دەکرد بەڕێکاری پەیڕێوی و یاسایی خەڵکێکی زۆر دەیگوت ئەمە دەچێتە چوارچێوە بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین بەس من پێم وایە ئازادی ڕادەربڕین بۆ جۆرە بەرتەسک نابێتەوە کە تو هەرچی قیەم و بەها و ئەخلاق و عروفی کۆمەڵگەیە پشتگوێی خەی تەنها لەبەرەوەی کە من ئازاد بم حۆڕ بم ئازادی مانای ئەوەیە کە تو بە ئاراستەی کۆمەڵگە هۆشیارکەوە نەک هەرچی شتی ناشیرن و خراپی دەرەوەی بهێنی کە دەرەوە یاخود ئەوروپا بەدەستیەوە دەناڵێنێت تۆ جێبەجێکەی لە کۆمەڵگەکەی خۆت ئازادی ئەو کاتە ینی فەراهەم دەبێ کە یەکێک لە کۆڵەگەکانی کۆمەڵگە بوونی خێزانی تۆکمەیە تۆ بێی خێزان لێک هەڵوەشێنیەوە کوێی ئازادیە و ئەو کلیپانەی کە من لە ڕابردوو کارم لەسەری کردو خۆشبەختانەش ڕاگیراون بەڕاستی لەو کلیپانە بوون کە هونەرمەندەکان ئەسڵەن لێرە کلیپیان هەر بۆ نەکردو لێرە دەریان نهێناوە لە دەرەوە دەریان هێناوە و پێم وایە ئەو کلیپانە لە وڵاتانی تریش بن ئاوا بەڕەهایی پێم وانیەنی بڵاو بکرێنەوە و دوور بوونە لە بەها و ئەخلاقی کۆمەڵگەی کوردەواری بۆیە من بەسەر بەرزانە ینی ئێستاش دەڵێم یەکێکن لەو کارانەی کە من شانازیان پێوە دەکەم کە بە ئەنجام گەیشتونە و لە داهاتوش کلیپی وا هەبێ بەڵێ هەوڵی ڕاگررتنی دەدەین و هەر جۆرە کارێکی وە هەر جۆرە ڤیددیۆیەکی وە ئێمە کەناڵی ڕاگەیاندن هەبووە کارمان لەسەر کردووە بەرنامەمان ڕاگرتووە بۆ ماوەیەکی کاتی وەکو سزادانێک چونکە ئمە لە دەرهاویشتەکانی دەترسین باوەڕدەکەی کاک حەچیم تازە نمونەیەکم بیرکەوتەوە نمونەیەکی واقعیە لەو چەند ڕۆژە دیارە کارکتێرێکی سۆشیال میدیا هەبووە بە تایبەت لە تیکتۆک بووە هاوڕێکی تۆ تەلای گوتوویەتی باشە چۆن دەتوانم بۆ کوتوو بەناوبانگ بم یعنی چی بکەم بۆی بەناوبانگ بمە کوتوو باوەڕدەکەی وەڵامی ئەو کارکتەرە چی بوو بێ باشە کە ئێستا لەسەر شاشەی تیڤ قسەکە جوانیش نییە بیکەم بەڵام گوتوویەتی هەتا خۆت سوکترکەی باشتر و وەزووتر بەناوبانگ دەبیت ینی
ئەوە بزانە ینی چێ دەبێتە پێشڕەوی هەرزەکارانمان بۆی هەرزەکارمان یاخود گەنجانمان سەیریکەن ئەو جۆرانن اینجا بۆیە گەر پێم وایە ڕێگرتنێک نەبێ یاخود پێشپێگرتنێک نەبێ ئەوە لە چەند ساڵی داهاتوودا دەرەنجانی زۆر خراپ دەبینین و هەروەها هەر هەرێمی کوردستان نییە لە ئەمریکا ئێستا بەرنامەی تیکتۆک ڕاگیراوە بەهۆی بڵاوکردنەوەی هەندێک ڤیددیۆ کە لەگەڵ ڕێسا و یاسای ئەو وڵاتە ناگونجێ و هەروەها لە هیندستان ڕاگیراوە یعنی هەر کوردستان نییە هەرێمی کوردستان ئێمە داوامان کردەوە تا شتێکی نوێ بووە و بچێتە چوارچێوەی بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین نەخێر ئێمە بە هیچ جۆرێک لەگەڵ ئەوە نین کە ئازادی ڕادەربڕین بەرتەسک بێتەوە ئازادی ڕادەربڕین ئەو کاتە بەرتەسک دەبێتەوە کە ڕۆژنامە نووسێک هەندێک حەقیقەت یاخود هەندێک ڕاستی دەخاتە ڕۆ بەڵام لە کونجی زیندان دەکرێت بەهۆی ئازادی ڕادەربڕن یاخود بەهۆی ئەو قانونی ژمارە 6 ساڵی 2008 ئەمە بەرتەسکردنەوەی ئازادیەوە بەرتەسکردنەوەی ئازادی نییە ئێمە ڕێسا و یاسایەکدا بنین بۆی کۆمەڵگەمان خۆشبەخت بژی بۆی خێزانمان زیاتر تۆکمەکەین باشە بەس سەبارەت بوو یاسای خراپەکارێنانی ئامێرەکانی پەیوەندی کە ساڵی 2008ەوە دەرچووە ینی سزای تێدا بۆ بڵێن جنێودان تەشیر و ناوزڕاندن زیندانیشی تێدا بۆ کەسانی ئەگەر کەسێک سکاڵە تۆمارکە بڵێن ئەم سزنکردنیشی تێدا غەرامەوانە بەڵێ خۆی لە مادە 2 باس لەوە دەکا ئەگەر کەسێک جنێو بدە لە هەر بۆ نمونە لە ڕاگەیاندن بێ جار ڕاگەیاندنی بەتەل بێتەل بێ لە تیڤ بێ لە سۆشیال میدیا بێ جنێو بدا یاخود هەڕەشە بکە یاخود وێنەی کەسێک بەبێ ئاگاداری ئەو بڵاو بکاتەوە یاخود حەڵس و کەوتێک قسەیەک بکە کە پێچەوانی دابوونەریتی کۆمەڵگە بێ تەفسیری زۆری تێدایە ئەگەر کەسێک یەکێک لەم کارانە بکە ئەوە بەو یاسایە سزا دەدرێت بۆ ماوەیە کەم لە 3 مانگ کەمتر نەبێ و لە 1 ساڵ زیاتر نەبێ و غەڕامەشی تێدایە غەڕامەی مادیش دەکرێت و ئەو کەسانی کە پاڵنەر بوونە بۆەوەی ئەو شەخصە یاخود ئەو تۆمەتبارە ئەم کارە بکە ئەوانیش سزای بۆ دانراوە غەڕامە دەکرێت و هەروەها ئەو میدیانەی کە دەیگوازنەوە یاخود ئەو تۆڕانەی کە دەیگوازنەوە چونکە ئێستا لە دادگاکان تەفسیر دەکرێت بۆ تۆڕی کۆمەڵایەتی تۆڕە کۆمەڵایەتەکانیش تەفسیری بۆ دەکرێت بۆ نمونە خاوەنی ئەکاونت تەفسیری ئەوەی بۆ دەکرێت وەکو سەرنووسەرێک ینی لە دادگاکان بە پێ ئەو مادە قانونیانە مامەڵەی لەگەڵ دەکرێت واتە هەر خاوەن ئەکاونتێک ئەگەر لەناو ئەکاونتی خۆی شەڕەت جنێو یاخود قسە یاخود تەشهیر یاخود ناوزڕاندن یاخود جنێودان یاخود جۆرە ڕەفتارێک کە پێچەوانی دابوونەریتی کۆمەڵگە بێ ئەوە مامەڵەی خاوەن ئیمتیاز یاخود خاوەنی دەستگایەکی ڕاگەیاندنی لەگەڵ دەکرێت بەو مادە سزاییانە سزا دەدرێت بەڵێ سوپاس دەکەم دوای دێمەوە سەبارەت جگە لە ڕێکاری یاسایی پێویستە چیتری شەوێ بۆ کەمکردنەوەی زانی تۆڕە کۆمەڵایەتەکان بەگشت دێمەوڵات کاکتۆر سەبارەت بە ئەوەی کە بوونەتە بڵین پاڵەوان ئەگەر لە ناوڕۆکشە بۆش بن یعنی زیانەکانیان چییە بۆ تۆی خەڵک چاولێکەری بکە تا چێ لە ناو گەنجان کوڕ بێت چێ لە ناو ئافرەتانی بڵین کچانی هەرزەکار بێ بە لاسایکردنەوەی جوانکاری و ئەوانە کە ڕەنگە لە ڕووی دارایشەوە ینی زیانێکی زۆری گەیان دەبێ بە خێزانەکان خۆی کە ئینسان نازانێ مامەڵ لەگەڵ نەفسی خۆیان بکە خۆیدا جەستەی خۆی یا خۆیەداتە چواردەوری خۆی وازە حەچوان یعنی بۆ منە کرێ من وەسوەسەمە بێ سەبارەت بە شتێ بەس تۆی زعاجەک وەڵام دەستە جوان بشۆ پەرداخکە واگا لێ بێەوە جواندا بێ بەس خۆم لە ئەسڵا من وەسوەسەمە تۆ کێشەو نییە بەس نازانم مامەڵی لەگەڵا بکەم بەس ئیزعاج تۆی زعاجەکەم جا ئەمە بێ زەبەت وایە ئەوانەی کە بەو شێوازە مامەڵەکەن خۆیان باش نەناسیەوە باوەڕکە گەر ئینسان خۆی باش نازی ئیتر دەزانێت چۆن ماوەڵ لەگەڵ خۆیاکە ئیتر پێویست ناکە هەندێ شتی بێ نابەجێ بکە بۆ ئەوێ مەچێ مەشهور بێ کاکەوە مەشهور بی دوای ئەوە چییە بێ دوایەوە ئەنجامەکەی چییە؟ وا با بڵێن 100,000 دلار دەستکەوت دوایەوە وبعد نامولێنێکە دەست ئەی دوایەوە لە ئاخیرە هەموو شتەکان بە مادە دڵخۆشیمان بۆ نایەنن مادە ضرورە ئەساسیاتە مەقاسیدی سەریعەیە بۆ دەرەندورسی پێویستمان پێێتی بەس لە ئاخیرە بەمە ناگەینە نەتیجە ئێمە جاری وایە گەنجێکمان هەیە نەعیلمی پێ نەیشێ گەزانێ تەمام سێ شتی پێ بڵە بێگۆ لێ تێگەچێ تێگەی چۆنە لە هەمان کات شاوێ مەشهور بێ
ینی مسڕێکاڵێت تیگی زەیدی ئەخرەمە چۆنە بێ ینی نابێت ینی لێرە منەمێ بە پرسیاتەکە جارشکە جارە بگەڕم وڵای دایک و باوک باوک و دایک دایک و باوک دایک بە تەنیا ناتوانێت ئەم بەرپرسیارەتە هەڵگرێ چکە دایک مجبورە دەوری باوک بینێ کە دەوری باوکە بینێت دایکێتەکەی لە دەستە فەقیرە بێ ڕق و تەق بێ وازە چۆن باوکەکان بە حساب زیاتر ڕق و تەقتر ئەبێ هەردوو لا باڵانس بۆ مناڵەکە ڕابگرێ بێ باوکەکان لەگەڵمانە بێنە ناوە یعنی ئەزانم دایک لە ماڵەوەی زۆر بیکا بەڵام ئەبێ باوکەکە ڕۆژی چارەشێک دو سێ ڕۆژ جارێ چارێکە 20 دقیقە لەگەڵ من پرسیار لە دایک و باوکەکە بکەیسە لەگەڵمانە ئەزانی دەخاڵ لە مواصفاتی باشی مناڵەکەی خۆتم بۆ بژمێری ئێستا با بیرکەنەوە بزانە ئەزانێت دەخاڵ بژمێری لە ماوەی 5 دقیقە باوەڕ کە زۆربەی نایزانێ ئەزانی 5 خاڵم پێ بڵێ یا دەشتم پێ بڵێ بەچی تۆڕابێ بەچی دڵی خۆشە بێ یعنی بەزیترین پرسیارە ینی تۆ کە نازانی ئەم شتانە چین فەقیرە دەبێت شانە بزانی یعنی تۆ زۆر شتی مناڵەکە دەبێت بزانی باشە نەک پاک دانیشە جوان خۆ بگۆڕە جوان قسە بکە ئەمانە پێوترێ ڕێکردنەوەی سەریع هەرزەکار بەم شتانە ڕاز ناوێتەوە هەمومان بە هەرزەکاریە ڕۆشتین شوڵش ماڵ لە هێڵ کێشاوە لە هەرزەکاریە بەڵام لەخوا بەزای بە سۆشیال میدیا نەبوو کاتی الحەمدولله تێگەی فەلەبەرەوە دایک و باوک پێویستە کا بێنە ناوەوە و لەم پرۆسێسە پرۆسەیە بەشدار بن لەگەڵمانە ئەگەینە بە تەنیا بە دایکی فەقیر ناکرێت واضحە بۆی هەردوو لابێ تداخلکەن و ئیشوی لەسەر بکرێ طبعا دەورات ئیسفادەی هەیە کتێب خوێندنەوەی ئیسفادە ینی زۆر کتێبی باش هەیە بەڕاستی بۆ دایک و دایکان و باوکان بۆ پەروەردەی مناڵ چۆنەکەی ئەندی کتێبی زۆر بخوێنی تۆ بۆ قوربانی ئیجازەی سایقی دەرەکە ئەبێت چێ نازەم چەند سەعات نەزەری بخوێنی ئەوە نە سەعات ترایی بە باشە کەچی 6 مناڵی هەیە نازان چۆن بەرەوردەیکات دەی بۆ چێتی خۆ دوی تۆ خوار واحێ ناومانە یعنی سارە مهمترە لە مناڵ سارە مهمترە لە هەرزەکار وانە مۆبایلەکە کە پێێتی جارە سێرە کاتانە شحنەکەی لە شوێنی ساخریکە یعنی مناڵەکە گرنگترا مۆبایلەکە ئەساڵە مناڵەکە نا بەس بە منطق بۆی کەیکا مۆبایلەکە گرنگترە وازە چۆنە چۆن مناڵ بەرەوردەکردن خوێندنەوەی نایە چاوەکەم یعنی خەڵک گاڵتە بە عیلمەکە باشەکە گاڵتە بە عیلمەکەی تیکتۆک واز لێ بنێت تیکتۆک عیلم دروستی کردووە خەڵک خراپ بەکارێنێ مۆبایلەکەی دەسە عیلم دروستی کردووە جلەکانی بەرە عیلم دروستی کردووە نەخۆشەکەویی چارەسەرەکەی عیلمە ئاوە خۆی توانێ پەرداخی دروستکراوە بە عیلم مەعمەلێک دروستکراوە خاتە عیلم لە هەموو ژیان تا بەشدارە ئیتر کابرا ڕقی لە عیلم وڵێ خۆم شتێ بە عیلم ناوان نییە چاوەکەم باش ئەی چارەسەرەکە چیە خود سەبوونە بۆ ماوەی چارەسەرەکە لە سێ لایەنەوە قوربانیان لایەنێکیان حکومەتە وازی لێ بێنە ئیشی من نییە باش بە گوێشمان ناکاتە تا بەیانی هاوارکەی لێرەوە باشە لایەنێکیان حکومەتە وایدا هیواداری نیش بکەن لایەنێکیان دایک و باوکە دایک و باوک بزات لە هەرزەکاریە تا لە مناڵیشە ڕۆڵی بەرچاویان هەیە لەگەڵ مناڵانیانە وەکتم بە خوێندنەوەیە بە دەورێ چەند پرسیارەکەن بەس بێ خۆی ماندوو بکە بێت تەحمولی هەبێ ینی من مناڵ هەیە گەنج هەیە بۆ عیادە بۆ لامان هەرزەکارە 3 ساڵە هەرچی کەت نەکردوێتی دایکێڵە بە 3 ڕۆژێ چابێتەوە آخر چۆن قوربان جارێ بێت تۆ 3 مانگ بەس عیلاجی تۆ بکەم دایکەکە اینجا بێم عیلاجی کوڕەکە بکەم بەسەکەم شتەکە ئیسراحەتە کاتی ئەوێ کەواتە لایانی سێمیشان هەرزەکارەکە خۆیەتی بەڵام هەرزەکار هەر ئەوەندەی پێیەک لە جاری وایە من ناڵم خەتای نییە بتنەوە خەتای هەیە پێش کاز بە پرسیارەتی بکە هەرزەکاری ئەزانم سەردەمی جاران لە ئێستا زۆری فەرقە بەڵام بەشێکی شێوەیە بەرپرسیارەتەکەیمان نەداوەتە کەواتە سێ لایەنە بە دڵنیایەوە ئیعلام ڕۆڵێکی کاریگەری هەیە کاک حەکیمیان لەسەر مۆزوع ئیعلامی بینرا و بیسرا و ئیتر لە سۆشیال میدیادا ژەهری شێ لە ئیعلامەوە بۆ ناو زۆر ژەهرمان هەیە دروستیەکەن بەتە بە ناوی مسلسلاتەوەیە بە ناوی قسەوەیە بە ناوی فیلمەوەی مەشغوڵمانەکەن بە شتێکی ترە بۆیە ئیعلام ڕۆڵێکی کاریگەری باشی هەیە لەسەر مۆزوع و پێویستەکە بە باشی بۆی داوەزێن تا نەگەر تۆ بنەبڕیکەی تۆ باشترین پەروەردە بکە بێت لە مناڵیەوە لە مەکتەبەوە دەست پێ بکە چۆن فیزیا خوێنە بیرکاری خوێنە زانم کاتش زۆرنەوە فیزیا خوێنەکی مێشکمان چوو بە فیزیا چیمیا بیرکاری هەمووەمانە چاکن بەس باوشی من مناڵەکان فێریەوە نەکردووە لە جار لە ئیبتیدایە قەت فێر نەکردین چۆن ئەدەب لە گەورەتر بگری چۆن دانیشی چۆن قسەکەی چۆن بیرەکەیتەوە چۆن ئەنووسی چۆن پلان بۆ ژان ئەفسانێتیان نییە بەس بیرکاری تایە ئەڵێ هەمومانەین بە ئەینشتاین کاکە ئەدەب پێش علمە هەر عولەمای کۆن بە تەلەبەیان تو تعلم الأدب قبل العلم بڕۆ فێری ئەدەب بە چۆن مامەڵاکەی چۆن قسەکەی چۆن حیوارەکەی چۆن گفتوگۆکەی ئینجا وەرە علم خوێنە فبداخەوە ئەمە لای ئێمە بەعکسەوەی دایکەکە ئەوەی پێخۆشە مناڵەکەی ئینگلیزیە زانێ بە دکتۆرژیان ئینگلیزیە زانێ ئینگلیزیە زانێ بەس ئەدەبی نییە جاری وایە ئینگلیزیە زانێ بەڵام نازانێ احترام لە خۆی گەورەتر بگرێ ئینگلیزیە زانێ بەڵام لە مەجلیسێکا دوو قسەی پێ ناکری هەندێک شتێ پێویستی بە مڕاجعی گەورە هەیە یەکەم جار خۆم و هەموو بینەرانیش هەمومان بە سپاس دەکەم ڕووپاخان ئەگەر شتێکت ما بێ جگە لە ڕێکاری یاسایی چارەسەر ئەگەر شتێکت ما بێ سپاس دەکەین بە کورتی بێ مەمنونی
بەڵێ وڵا کاک حەچیم بە کورتی ئێمە لە ئەنجامی بەدووادا چونمان من و بە دەریەخان بۆ خانەی داڵدەدانی ئافرەتان و هەروەها بۆ چاکسازی ئافرەتان و منداڵان زۆرینەی هەرە زۆری قوربانیەکان لە سەرەتادا کە دەستیان بە تاوان کردووە لە ڕێی مۆبایل و خراپ بەکارهێنانی مۆبایلەوە بووە هەم ئافرەت هەم منداڵانی خواردتەمەن 18 ساڵ بۆ ئەوەی ئەو قوربانیانە کەم بکەینەوە و پێشیان پێ بگرین و قوربانیەکان چکە لە خانەی داڵدەدان قوربانی وای تایە کە دوو جامیعی خوێندووە دوو بەکەلۆریۆسی هەیە تەڵەبەی ماستەر بووە لە ئەنجامی خراپ بەکارهێنان یاخود بە هەڵە تێگەیشتنی مۆبایل ئێستا قوربانیە و 5 ساڵە لە ناو خانەی داڵدەدانە و خانەوادەکەیان بێبەرین لێی بۆی ئەم قوربانیانە کەم بکەینەوە کۆمەڵگەیەکی تەندروست و خۆش بژین دەبێت حکوومەت هەرێمی کوردستان بێتە سەرخەت و هەروەها ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە سنووردار بکرێن وە لە ڕۆ پەروەردەیەکەوە ئەمە کاری پسپۆڕانە بەڵام ئێمە لەگەڵ حکوومەت لەسەر خەت دەبین لەگەڵ داواکاری گشتی لەسەر خەت دەبین هەتاوەکو دەگەین بە ئەنجامێکی باش. بەڵێ سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان ڕووپاک ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە هەروە دکتۆر زانا ئەحمەد قەساب پسپۆڕی دەروونی سوودی سوپاسان دەکەم سوپاس بە بینێرانی بەڕێز سوپاس باوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ